سلام علیکم بەنامی خۆی ئازیزە خۆشەویستان فرە بۆ خۆشحاڵزان و جدارەتر نامانە خزمەتە پێ خزمەتکردەی زوانەکەمە و پێی پارێزنای واچەکان ماجە فۆتیای خۆشەویستان من خەریک و ئەودارایە ئاروی ڕێگا ئاخر نوراویمانە وەروانەی هەسارەکێمە وشکە ساڵی فرە کاروانەکردێنە هانەکەمە سەرچەمۆ هانەکەمە وشکە ساڵی کاروی فرەوە نەکردن جارا بە شەوڕۆیە پەڕەبێ و کەلاویچ کەرێ بەڵامی سێ بە شەوڕۆیە ئیجانیمێ بۆ جاوروانەی فرە پەلەما ئاوەکەی دارونە و تا بنەژنامێنەیە و باخەکەی گردیرە وەشەویسە هەر پێسا عەرزم کردی دێ ئێمە نامی خزمەت و جوانەکەمان ئاواچەماکە ئینافۆتیایە ناواچەماکە ئینافۆتیایەنە واچێ سەرچەمەینە ئیسا واتم سەرچەمن واچە و سەرچەمەی بە هۆرامی ئێمە ماچمێ سەرچەمە مەواچمێ سەرچاوە ماچمێ سەرچەمۆ هانەکەی سەرچەمە و ئاوەکەی سەرچەمە و هەواڵەکەی سەرچەمە و خەبەرەکەی ئەگەر عەرەبیەکەی شتێنی بەکاربارمێ بەڵامی حیف و خەسار بازە جەوەرامی جوانەکەمە کاومێ واچم فرە جەوەرامی جوانەکەمە جەگۆرە و گولانەی هەتا بەتەمەنەکەیچ ماچە سەرچاوە و ئاوەکەی سەرچاوە و هانەکەی سەرچاوە و هەواڵەکەی جاوەروانی عەزیزەکە و من تۆ هۆرامیەکە وێتەنە واچە و سەرچەمێما هەن چی پێویستپانێ کرد تۆ واچی سەرچاوە پێویست مەکرد واچی سەرچاوە هیچ وەختێ پێویست نییە تۆ واچەکەی ویل هەنڵ چی وێری ویل بەریشۆ هیچ هیچ ئازایەتیەش نییە چەنە تۆ ماچی سەرچاوە جاوەروانێ داواتانوە نەکرد و بای واچە جەفۆتیایی پارێزن مێ نەفۆتیۆ چێولای ئێمە مەبە واچمێ سەرچاوە مشۆ واچمێ سەرچەمە ئیسا ئەلعان ئی ئاوێ سەرۆمێ سەرچەمەکەژی ناسەرۆ ملود لێ هەسارەکەی گێرمێ بە شەوڕۆی پێس عەرزم کردی وشکە ساڵی کاروانە کردێنە ئیجانیمێ بۆ جاوەروانێ جاینێ واچوو سەرچاوەکەش ئیناسەرۆ ئەها ماچوو سەرچەمەکەش ئیناسەرۆ وەروانەی شمێت چێولای جێ واچ لێ سەرچاوە واچ لێ سەرچەمە جا هەمێڵەوارەنە ئی واچی جارەتر وز لێ دەسێت حەز کرد و زیاتر خزمەتانە بوو زیاتر سەر واچەکەی بلمێ و چێوێتەرێ تا پێ باس کرد و بەڵام پێسا عەرزم کردی دێ ئاوەکەی ماینا تەمامیایەنە بافریای ئەودارایەکەم گن و سبسکرایب و کەناڵەکەی تا ویر نەشۆ لایک و ڤیدیۆکا کردێ وەڵای شاکردێ دڵی یۆترین با فەرەترین خەڵک بینۆشە بڵاوێ باو و واچەکی گناوە دەم و خەڵکی و بگناوە گۆشتشا و جارەتر بەکار شابارە وەشحاڵ بیا و شان نیشدێ